کاتتان باش استراتیژی ئەم شەومان لەسەر هەڵبژاردنەکانی عێراق بە تایبەت دەمانەوێت گفتوگۆ لەسەر پێگەی عێراق بکەین لە هاوچێشە سیاسی و دیپلۆماسی و استراتیژیەکانی نێونەتەوەی و ئەقلیمیدا. دەمانەوێت بزانین عێراق لە دوای هەڵبژاردنەکان لەکوێی نەخشەی سیاسی جیهان و هەرێمایەتیدا دەمێنێتەوە. بۆ ئەم مەبەستە دوو بەڕێز لە بەشدار دەبن لە بەرنامەکەی ئەم شەومان لە ستودیۆ بەڕێز کاک عەبدولسەلام بەرواری کە مامۆستای زانکۆی و شارەزایە لە کۆمەڵناسی سیاسی و هەروەها سیاسەتمەدارێکی دیارە لە ساحەی سیاسی لە کوردستان. هەروەها لە پاریسەوە بەڕێز کاک دکتۆر عادل باخەوان کە بەڕێوەبەری سنتەری فەڕەنسی بۆ توێژینەوەی لەسەر عێراق لەگەڵمایە. بەڕێزان بەخێر هاتنتان دەکەم. کاک عەبدولسەلام، هەڵبژاردنەکانی عێراق تا دێ نزیک دەبنەوە. ئێمە لەم بەرنامەیەدا زیاتر تیشک دەخێنە سەر وێنە گەورەکە، ئەو وێنە جیهانیە، ئەو وێنە دیپلۆماسیە کە سیاسەتمەدارانی جیهان دەینەخشێنن. نامانەوێت بچینە ناو وردەکاری هەڵبژاردن لە عێراقدا لە بەرنامەکانی دیکە لەم تەلەڤیزۆنەدا و لە پێگەکانمان لە پێگەی ئەلکترۆنی و لە شوێنەکان تر باز لەمە دەکرێت. ناشمانەوە باز لە کاندید بوون و دائیرەی هەڵبژاردن و ئەم شتانە بکەین. دەمانەوێت بزانین عێراق لەکوێی نەخشەی سیاسیدا دەبێتن، بەڵام چ گۆڕانکاریەک لەوانەیە ئەم هەڵبژاردنە دروست بکاتەوە پێگەی عێراق لەوانەیە چی لێبێت لە هاوچێشە سیاسیەکان. بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز بۆ برای خۆشەویستم و هەروەها بۆ خوشک و برایانی بینار. بەڕاستی گرنگە فعلا ئێمە لەو ڕوەوە کەم باسیە کرێ کە باس لە هەڵبژاردنی عێراق کرێت. هەمیشە دوو خاڵ هەیە زیاتر بایەخی دوور لە کاندید و وردەکاری هەیە. یەکێکیان مەسەلەی دەستکاری و تەزویرە، دووەمیان مەسەلەی ئایا ینی من ئایەکە لای منە ئەم هەڵبژاردنە کە چاوەڕوان ئەکرێ گریمانێک هەیە کە ئەبیتە دەستپێکی گۆڕانکاریەک. بۆیە ئەو هەردوو خاڵە من زیاتر باسییان بکەمیەک مەبەستە لە دەرەوە تەبعاان ئەبینی UN نوێنەرێکی تایبەتی نرد بۆ هەر بۆ چاودێری ئەو کەتی ئەوروپی داوەندەکانی تر. بۆ چونکە هەڵبژاردن دەبی گشتی بیت، دەبی نهێنی بیت، دەبی ئازاد بیت لە ڕووی ئەو دەبی بێگەرد بیت. ئەمانە پێوەرن بۆ ئەوەی بڵێ ئەم هەڵبژاردنە دیموکراسیە یان دیموکراسی نییە. لەوەوە من تەسەوور ئەەکەم خەیاڵمە خاوە ئەگەر تەسەور بکەین ئەنەوە ئەم جارە تەزویر ناکرێ. تەزویر زۆر کەس هەیە مەسەلەن حیزبەکان ململانەیانە کێ ببیتە چ پۆست وەرگیت لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن. تەزویر لەوێ ناکرێ. تەزویر لە دوور جێگا ئەکرێ، یان لە بچووکترین بنکە لە ڕێگای وەرەقە زیادکردن یان ناوی تر. دووەم لە ناردنی داخلکردنی داتا کە ئەگەر ئەو تەلاعب پێ بکرێت ئەو ئەمانە بە تەسەووڕەکەم چاودێریکردنیان زۆر زەحمەتە. ئەو چاوداریەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ناوەندەکانی نێودەوڵەتی ئەیکەن بە تەسەووری من جەختەکەنە سەر ئەوەی ئایا خەڵک ئازاد بوو دەنگ بدەتیانە، ئایا پرۆپاگاندە بۆ یەکێک ئەکرایانە، ئایا سوود وەرئەگیرا لە کەرەستەی حکوومەتیانە، ئایا تونند و تیژی هەبوو زامیان تەرکیزەکەن ئەم جوانبانە. ئەمانە هەمووی ئەوە نینن کە ڕێگری لەمە بگرێ تەزویر نەکرێت. دووەمیان ببورەتخوا خاڵی دووەمیان مەسلەی گۆڕانکاری. من خۆتەزانی هەنی هاتوشوم لەگەر ڕاگەیاندنی عەرەبی زۆر ئەو تقریباً ڕۆژانە لە گفتوگۆدام لەگەر خەڵکیان کە بناوی بسپۆر ناویاندام پەرلەمان سیاسی دەنگۆهێک هەیە کە عەلە ئەساس ئەمە هەڵبژاردنە لەبەرەوەی سیستەمەکە گۆڕا و ئەمە هاتنە دەنگی تشرینیەکان بۆ تر گۆڕانکاری ئەبیت. بە پێچاوانە ئەوە ناشارە بە بچمە تۆزێک ناو دەفاسیل. بازنەی بچووک هەمیشە دەرفەتی حیزبە بچووکەکان و کاندیدی سەربەخۆ کەمتر ئەکات. واتە توانای کۆکردنی دەنگ هەرچەندە نوێنەری عەشیرەتە کە توانیت خەڵکێک لە بازنەیەکی بچووک کۆ بکات، بەڵام حیزبە گەورەکان ئەتوانن زۆر بە ئاسانی میکانیزمیان هەیە، خبرەیان هەیە. بۆیە من تەسەوورەکەم گۆڕانکاریش زۆر زەعیفە، ڕاستە سەر و چاو ممکنە بگۆڕدرێ. بەڵام من تەسەوورەکەم ئەو هێزە گەورانە خاصنەوەی لە عێراق هەنە بەداخەوە هەر ئەوە ئەمینن و
و پاش هەڵبژاردن ئەو پشتگیریەی کە ئەکرێ بۆ کازمی بەو خەیالەیە خەسەن ئەمریکا کە ئەمە ئەگەر بەهێزی بکەین لە پاش هەڵبژاردن ڕەنگە ئەو هەر حکم بەردەوامی بکەت لە حکمڕانی و بتوانیت سنوورێک دانیت بۆ دەستوەردانی ئیران من تصورەکەم ئەوە ڕوونادات و حزبەکان ناتوانن زۆری نەبینن هەمێنش ئەمیشە ئەو 6-7 مانگەمان پێویستە تاکو حکوومەت تەشکیلوی باشترین سیناریۆ ئەوەیە شیعەکان لەبەر ڕقی یەکتر و لەبەر ئەوەی پێک ڕێک ناکەون لەسەر کاندیدێک بۆیان باشترە کاندیدێکی زۆر لاواز نە لە ڕووی کەسایەتی بەڵکو لە ڕاز لەوەی پشتی نەبیت لە ناو پەرلەمان تاکو بتوانن بە کیفی خۆیان فشاریدان نەسەر بۆیە من تەسەوڕەکەم من خۆم گەشببینم لە ژیانی خۆم بەڵام گڵۆبەکە تۆزە زعیفە زۆر باشە پێت وایە تەبان هەرچیەک لەناوخۆ ڕوودا ڕنگدانەوەی لە دەرەوەش دەبێت ڕنگدانەوەی لەسەر وێنەی عراق دەبێت لە دەرەوەی لە وڵاتانی ئەقلیمی لە وڵاتانی جیهانیش بەڵام چێ پێت وایە جڵەوی سیاسی لە عراق بگرێتە دەست لە دوای هەڵبژاردن جارە زووە یعنی ئەگەر لەسەر ئەو پێشبینەی من بیت گۆڕانکاریێکی گەورە ناکرێ من تصورەکەم دەوڵەتەکانی ئەقلیمی بە تایبەتی ئیران ئێستەڕۆلی گەورەی هەیە ڕەنگە سعودیە و کەندا و مەشغولی شتیتر بن تورکیا لەلایەکی تر مەشغولەوە عەردا گیرەکەت و تۆپباران و خەلکە کوژیت بەڵام سەدریەکان تصورەکەم تا ئێستاش ڕەنگە جەماوەریەتیان زیاتر بیت لە ئەوانی تر خەلکەکە بێ ئومێد بووە سەدری بە زیرەکی توانیتی هەرچەندە لە جومکەکانی سەرەکی دەساڵ هەتدابوون بەڵام هەمیشە خۆیان پیشان داوە کە ئەناو لەگەر ئەم گەندەلێنین و دژی گەندەلین و بە تایبەتیش تصورەکەم ئەم وتارە نیشتیمانیە لە ناو دوو کەوانەی سەدر ئەوانی تر ڕەنگە زۆر وازەح نین ئایا لەگەر ئەم وەزعی ئێستایە کە خەلکی چەکدار هەیە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت لە ئەو سەدرریەکان بەهێزە بن تەسەوەرەکەم و پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتەکە زۆر حەکیمانە ڕەنگە ئەم پێشاتەی خوێندە بیت بۆیە بەڕاست پێش هەڵبژاردن ڕایگەیاند کە ئێمە و سەدرریەکان نزیکین لە یەکتر ئەگەر هێزە مەدەنیەکان یان خەلکە خۆ لەنەوت تەنزیماتی ئەم حیزبە ئیسلامی سیاسیەش شیعەکان خەلکی مەدەنی هەنەوەکو عادل عەبدولمەهدی و کاظمی خەلکیەوە ئەگەر پشتگیریەکی تەواو بکرێن من تەسەوڕەکەم جورئەتی ئەویان نەبیت یان تۆزە هەندە هەنگاوەگەن عەلەقەل عێراق ڕاگرن لەوەی بخوارەتر نەچیت بەڵام زەحمەتە تاوکو ئەنجام دەرنەچن بەڵێ دکتۆر عادل تۆ وەکو شارەزایەک و وەکو کەسێکی ڕاوێژکار لە بۆ چەند ناوەندێکی توێژینەوە و ئەکادمی لە فەڕەنسا هەروە لە ئەوروپاش ئاگاداری گۆڕانکاریەکانی لە عراق پێت وایە دوای هەڵبژاردن عراق لە کوێی هاوچێشەی سیاسی ئیقلیمی و نێونەتەوەی دەبێت سەرتا سڵاو لە جەنابەت سڵاو لە میوانە بەڕێزەکەش هەروە لە عراق هەڵبژاردنەکانی پاش بەبەر ببورن دیارە چەند شێشێکی دەنکەیە دکتۆر عادل دێمەوە لا دیارە چەند گرفتێکی تەکنیشی هەیە کاک عەبدولسەلام عێراق دووچاری چەندین گرفتی گەورە بۆ تۆ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی جیۆپۆلیتیکسەوە لە ڕووی زۆر شتی ترەوە عێراق لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەوانەیە کە حکمی عێراق دەکەن زۆر جار پێمان دەڵێن کە دەسەڵات لە دەست ئەواندا نیە ناوەندی بڕیار لە شوێنی دیکەیە کە بڕیار لە چارەنووسی عێراقیەکان دەکەن ئەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەو میکانیزمەش دادێنێت چکە بەڕاستی بەڕاشکاوی باس لەوە دەکرێت کە ئەوەندەی ئێران دەستی لە ناو عێراقدا هەیە ئەوەندەی ئێران دەتوانێت کاریگەری لە ناوەندی بڕیار بدا لە عێراق هیچ وڵاتێشتر نەیتوانێت و ئەمریکایەکانیش ناتوانێت بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هەڵبژاردنێکی ئاوا بە شێوازێکی نوێ لەسەر میکانیزمێکی تازە دەتوانێت ئەم میکانیزمە بگۆڕێت؟ نا ئەگەر من بەڕێی من ینی ئێمە ئەگەر لە ئەرکی هەرسێ دەسەڵاتی حکومڕانی لە کۆمەڵگایەکی وەکوەوەی دەوڵەتێکی وەکوەوەی دستوری عێراقی پێناسایی کردووە هەڵبژاردن و پەرلەمانتار کلیلی گۆڕانکاری نین ئەوە حکوومەتە بە بریارەکانی و هەڵوێستەکانی گۆڕانکاری ئەکەت لە
لآراستي آبوري بيت عسكري بيت سياسي بيت تشبيت بويا تصورك كم هنقاوي كان بزانين كيدر أشيد هنقاوي دوام شجرة حكومتك درس أبي من تصورك كم هلكاني أمريكا لسرتاوا تو خود زاني من يعني برغية كي بتشوفهم لخدمتي جنابي سروك لو ماكيناي كردي ك 2004 تاكو نسين دستور لويدا بوين شعر يعني أقدار بوم لو بوم هلي كمي أمريكي بايخي كزور عجيب دا بسستاني بلا أمريكا واي في شاندا وأكنه أوان سستاني شيبلت يعني شتيك ناكن أقر رأي أول نقرن حزب كان زور ضعيف بون زور ضعيف بون جمهوري النبو خلكي النبو أوان شريه كان يعني من الملانية أبو كامي خوي بيشام بدت نزيكي مرجعيته مرجعية خوي مرجعيتي نجاف أو سستاني تمثيلية كات مرجعيتي ولايتي فقيه نية بلا يعني سستاني زور جار هولي دا وكو شخص خوي دور بخات يعني حتى لم أخير أنا شاقر لبيرد بي بلام ويلها تستا عراق بي أو ببيت ولايتي فقيه بمنهجي جعفري إيراني ويلها تو وكأنه عبد المهدي كإنسان كي كون كومونيست كون بعثي كبرايك مدني على أساس لسد خوي قلتي إشارتك ليسستاني هي كدواء من يعني بدنجي او هات امريكا كانت جات الصدري كان ديك السرتاوا صدر خوتها زاني متهم بوبوي كخويان كشتبوا لقر هاتني او باشا وازي انا وشينا لصدر خستينا منش خوم يعني زور زحمه لصدر تيبقم شنكو هر يعني هيج وقت يعني دور نيه لبشهر ساعات لصدو هشتا فلا سياسة كاني بقولي سموشك بلسا مقاليك نسرا ولا يشكل روجنا مكاني بريطانيا ضل الصدر خوش لخويتين اجا إجا شتك هيك كان زول خلق هي لين صدر أويك بناوي صدر وبناوي صدري كان أي خدي صدر فعلا أو قصي صدره أو إنكاري لو ناكري كالصدر لهموان أورجنايز ترى يعني منظم ترى كديت سر دنجدان وديت سر بانگ شي دنگدان وهروا بدا سيناني دنگ سيري ام كواليشنا نبكك لهالبجاردني رابردو دا كردي صدر او نبو هرتنها لقل اسلامي كانوا لقل تياري كومونست بون لا صدر تعبير اكات ل من زورجر عليم او نموني ام سردمية اما تدادجين بلا سردميك هي عربي لين زمن التفاهة بلا سردمي بوشيي ميروكراسيا اشتكي وايا لين اوسر دمي ترامب دينيتو جونسون دينيتو للسينما كانتو بيشان جون وينت انا 6 سال 50 سال تزاني من جيلبرت هامر شيرلي بيسيت انا استقع كوانا فيلم ديتو اشيتو مخرج ديتو اشيتو رسام يعني الزمان هيك الزمان خلكي عاديه كوايلي هات يعني النخبه واواني لسروا بين لها مباركان انساني عادي بين تفكيري يعني عادي بيت اهتماماتي يعني عادي ويلدت اوانا الين اوانا كومالغا هيك عادي درستا كان وتريغا بو بوبولستي ديار زياده بيت وريغا بو غوريني او صدري كان نموني سركوتوي ام سردمو ام وصفنا بله بويا متوقع كم هالبجارنج يعني اگر دنگی زور جاوازش نینه بلام رنگ زیادتر لهمو او تکتراتی تر ایران پشگیری کاملا عندك زیاتر ایران خوی اگر تماشای بکه يعني انسان اگر لبرنامجك او هاي از برزي وكو برنامج اي وقسب كان دبي او بين بزادين كاد كولامي بدهم زين ايران شي عليت من اراني ايران شي علينا روجنا مكان ايران شي علين اگر لسه اساسا بينها بكن ايران خمخوري ملتي عراقه وايران ايوه عراقيه كان بريالي خويا بدانو وبشغيري كسنا كات بلا واقع ده يعني شاراونيا ايران هند مسؤوليه وان علينا اما بغداد عاصمه ايراني قوريه علينا اما حدود مانجهشتا او ايانا بجمان ايران لمصلحتي لو شريكه او خويله باريزي ببيت شركه راسه خوله امريكا هميشه ايران بيخوشه تجربه حوثيه كانوا حزب الله او ازموني تايبتي سوريا لعراق شبكاتو بردوام بيتو تاكو ايران دور بيت لشركه بلام لهمان كادا امرازي بدست بيت كبتوانن على الاقل اگر برجون يكانش او كان باريزن بويا من تصورك كما اواني كي سبناوي حجدن استاذ خوتزاني
كتائب كلاي أمريكا با أو يعني حزب الله بتيرور دان راون سأو بناوي تظانم حركة الحق وحركة الحقوق واستواء بلدان دور نيها إيران لبشتوا يعني أوانيك سربة إيران همو جورا هو كاريان بدنه والله دكتور عادل نازم قرفته كمان شارع سربو بوي لباريس وقصر لقلبكم دكتور عادل تو وكو كسي شارزا وكو كسي راوشكار لتناوندي سياسي من ئاگاداری چالاکیەکانتم بەتایبەتی لەم چەند ڕۆژەدا نووسینی زۆر باش و زۆر گرنگت لەسەر عراق نووسیوە و پرسیاری زۆر گرنگت وروژاندووە لەم بابەتەدا پێ دوای هەڵبژاردنەکان پێگەی عراق لە هاوچێشەی سیاسی ئیقلیمی و نێودەوڵەتیدا چی بەسەر دێت؟ ئەزانی جەنابی کاک دکتۆر ئەم بەڕاستی پرسیارەکەت گرنگە گرفتەکە لەوایە بەداخەوە گوێم لە دەنگی خۆمە بێ کە گوێم لە دەنگی خۆمە بێ دووبارە هەبێتەوە کاتە نە لە جەناب تێگەم نە لە خۆشم تێگەم ببوورە نازانم ئەم گرفتە ئێستا باشەوە بزانم دکتۆر عادل جان ئەگەر وەڵامی پرسیارەکە نازانم لە منە یان نا لە لای ئێمە دەنگت زۆر باشە لە لای ئێمە تەواوی هیچ گرفتێکی نەبوو هەر لە سەرەتاوە بەداخەوە دیارە ئەم گرفتە چارەسەر نەکراوە لە هەر کاتێک چارەسەر بوو دێنەوە لای دکتۆر عادل باخەوان و گوێ لە سەرنجەکانی ڕادەگرین کاک عەبدولسەلام عێراق هەندێک گرفتی زۆر گەورەی هەیە تا وەکو ئێستا چارەسەر نەبووە هەڵبژاردنەکانی ڕابردوونیان توانێت ئەم گرفتانە چارەسەر بکەن دەتوانم یەک باسی شتەکان بکەم بەڵام یەک لەوانەیە کە زۆر قسەی لەسەر دەکرێت ئەویش ئەوەیە تاوەکو ئێستا مەترسی تیرۆر لە عێراقدا هەرماوە تاوەکو ئێستا ئەم گرفتە بنبڕ نەکراوە لە هەڵبژاردنێکی ئاوادا کە نازانین بەرەوچی دەڕوا دەستی خەڵکانی زۆری تێدایە ئایا فراغێکی سیاسی دروست دەبێت کە جارێکتر تیرۆر سەر هەڵبداتەوە بەو شێوازە گەورەیەکە لە 2004 دەبینیمان جارێ با لەسەر یەکشی ترێک بکەوین تیرۆر و چالاکبوونی تیرۆرستان ڕەنگە من نەتوانم ڕاستەوخۆ بیکەمە هۆکاری ئەزمە و شتیان هۆکارەکەی بگەڕێنەوە بۆ لاوازی دەوڵەت یان مؤسساتی ئەگەنا ئەو کاتە دەبووە لە ئەمریکا و لە پاریس و لە لەندەن ئەمە یەک واتە ئەگەری پەیدابوونی بزوتنەوەیەکی تیرۆری و ئەگەری ئەوەی کە خەڵک هان بدرێن یان خۆیان هاندەر بدۆزن کە زوو بچن لەگەریان کار بکەن ئەوە هەیە لە کوردستان لە عێراق ماوە لە ناوچەی ڕۆژهەڵات و لە عالەمی ئیسلامی هەمووی ماوە ئەمەیە خاڵی سەرەکی بێگومان حکومەتێکی لاواز حکومەتێکی توانای نەبیت حکومەتێک مەسلحەتی نەبیت یان ئەسڵان خەمی سەرەکی سیاست مەدارەکان ئەو نەبیت ئەمە باشترین جێگایە کە تیرۆر لی تەشەنە بکات و سێتەرە بکات طبعا عبادی ویستی وەکو چۆن ئێستا کازمی پێش دوسێ هەفتەیەک ویستی وێنەیەکی عێراق پیشان بدات کە تەواوی تر عێراق گەڕا وەکو ئەو ئەلێن چارچێوە ئەسلیەکەی و ڕۆلی هەیە لە ناوچە و ماکرۆن بۆ هەدەفێکی ترم کردنەوە ئەوە بابەتی بەرنامەجێکی تایبەت بیت هات بۆ پشتگیری ئەو وتەوە کەنەوە عێراقی دکێشەی نییە ئەو کەهرەبا هەیە زبل نییە تیرۆر نییە عسکەری دەرەوەی دەسەڵات نییە عێراقی در ئەتوانیت ڕۆل بگێری ئەم سیاسەتەی سەری خۆت بخێنە و لێم و وازانی ئاگاداری هیچ نەبی عالەمش ئاگادار نییە طبعاەوە ڕەنگە زۆر کەس وا بلێن بەڵام من تەسەور هەکەم کێشەی فەشەلی حکومەتێک لە دوای عێراقی و ڕەنگە بەردەوامش بیت بۆ چەند خۆلی تری پەرلەمان ئەگەرێتەوە لە ئەساسەوە بۆ ئەو کولتورە باوە و ئەو تەرزی بیرکردنەوەی لەم ناوچەیە من ماندی نابم لە ئەوەی لە هەر دەرفەتێک بلێم ئەم کۆمەلگایانەی کە پری ئیندەستریزیشن پری ئوربانیزیشن ئەوانەی لە پێش پرۆسەی پیشەسازبوونی ئەوروپا نەمەعمەل دروستکردن پرۆسەی پیشەسازبوون خۆتەزانی ناچینە تەفاسیل و
باباژێر بوون یعنی هەڵوەشانەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بەستراو لەسەر ئەساسی عشیرەت یان بنەماڵە یان کۆمەلگای کشتتوکاڵی ئەم دەوڵەتانەی کە لەم پرۆسەوە تێپەر نەبوونە بێگومان نمونەمان هەیە بەڵام استثناءن ئەگەر سنگافۆرە مالیزیا وەرگرین و ئەو شتێکی ترە بەڵام بە شێوەی گشتی بە تایبەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕا لازال تێکەلکردنی دین و بەکارهێنانی دین لە سیاست لەگەر ئەو بەها عشائیری و ئەوانەی کە ناگونجن لەگەر دەڕۆ هەوێشتەکانی و پۆستمۆدرنێتە و مۆدرنێتە حزب دەوڵەت فدرالیەت هەڵبژاردن ئەمان هۆکاری سەرەکین کە ئەم جۆرە خەلکە پەیدا ئەکەن و هەروەها ئەم جۆرە خەلکە و ئەم جۆرە بیرکردنە وا ئەکات کە دەرفەت برخسێ بۆ گەندەلی و دزینی پارە و بە هەدەر چکم بەخاوەنی خۆ نەزەم و دێتە سەری عێراق کێشەی سەرەکی عێراق هەر لە دامەزراندنیەوە نەبوونی ناسنامەی عێراقی بوون دەوڵەتی عێراق لە 100 ساڵ نەیتوانی من قانع بکەم کە خەلک پێم بڵێن تووکی بڵێ من عێراقیم هەر بۆ ئێمەی کوردنا بۆ تەنانەت ئەوانی تریش لە مەسحەبیەکە زۆر گەورەترە لە مەسلەی ئەوەی کە پێی دەگوترێت ناشنال ئایدنتیتی هیوادارم ئەم گرفتەمان چارەسەر بوو بێ بۆی بگەڕێمەوە لای دیارە هەروە گرفتمان هەیە زۆر داوای لێبوردن دەکەین لە بەڕێز کاک دکتۆر عادل باخوان ئەگەر هەر کاتێک چارەسەر بوو دەگەڕێنەوە لای وابزانم سەرنجەکانی جەنابیان زۆر گرنگ دەبن بۆ ئەم بابەتە گرفتی اقتصاد یان وڵاتێک ئەم هەموو نەوتەی هەبێ ئەم هەموو سەروەتە تاکەی هەبێ کە لەم وڵاتەداتەیە ینی شارەزای زۆر لە عێراقدا هەیە ئەمە خەڵکی عێراقمان هەیە لە وڵاتانی دنیادا ینی کەسانی بەرچاون لە ئینۆڤیشن لە داهێنان لە سناعە لە بواری دیکەشدا کەسی نەیانتوانی وە سوود لەم شتە وەرگێن تاوەکو ئێستاکە اقتصادێکی ڕێکوپێک لەم وڵاتەدا دروست نەبووە ئەم دیسانەوە بۆی بگەڕێمەوە سەر مەسلەی هەڵبژاردن پێ دوایە چه حکومەتێک لە عێراقدا پێویستە دروست ببێ بۆی ئەم اقتصادە بە شێوازێکی ڕێکوپێک دروست بکرێتەوە چکە توانای ئەوە هەیە لە عێراقدا اقتصادێکی باش هەبێ خێر و بێرەکەی هەم خەڵکی عێراقدا بیخوا چه حکومەتێک دەتوانێت ئەمە دروست بکات چ هەڵبژاردنێک دەتوانێت ئەمە بێنێتە کایەوە با نمونەی ماکس وێبەر بەکاربینین ئایدیال تایپ ئەو حکومەتەی کە پێی بکرێ ئەم ئەرکە بکە دەبی حکومەتێک بیت لە پەرلەمان زۆرینەی هەبیت پێویست نەبیت حزبێکی تر لەگەری اتفاق بکات حکومەتێک توانا و دەستی ڤاڵایی ئەوەندەی هەبیت کە نەهێلیت کەسێک بچەکدار بتوانیت مارش بکات لە ناو ئەو و حکومەتێک کە قاتلێکی گرت نەترسیت کە بۆمبارانە ئەکرێ ئەم حکومەتە و لە هەمووی زیاتر سیاستمەدار کە عێراق بەهی خۆیان بزانن کە ئەرکی خۆیان بزانن ئەم عێراقە دەربکەن لەو ڕێزبەندیەی کە لە ئەخیری لیستەکەیە لە هەموو شتەکان ئەمە ئایا بە هەڵبژاردنێک دێت یان نە من بە زۆر زەحمەتی ئەبینم بۆیە ئەکرێ تەنها ئێمە بلین ڕەنگە هەندە هەنگاو هەبن هەر حکومەتێک بتوانیت بیانکەت و بفرۆشیتە خەلک وەکەن چونکە من هەمیشە هەندەجار نمونە ئەلێم پێویست نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو جۆرە کۆمەلگایانە بە کۆمەلگای ئێمەش تۆ فەرمانبەرێک بی یان کارێک بی لە تەلەڤیزیۆنێکیش بکە لە جێگایەک پێویست نییە تو سوپەرمان بی پێویست نییە تو زۆر باش بی پێویست ئەوەیە تو تەنها چارێکی کارەکەی خۆت ئەنجام بدەیت ئەو کاتە لە بەرچاوی ئەوانەی کە کارێکی خۆ ناشراکەن تو سوپەرمان دیارەبی واتە حکومەتێک تەنها زیاتر ئەتوانین چاوەڕوان بین هەندە هەنگاو بنوێنیت تاکو هیچ نەبیت شەرعیەت لە خەلک وەربگریت ئەنه والله هات بزانە ئەوە شتێکی تازەم کردووە بەڵام ئەمانە کورد خاینن چونکە هەمیشە لە جێگایەکی تر دیارەبین بەشێکی زۆر لایەنە سیاسیەکانی عێراق ئەوانەی لە ناوڕاست و خواروی عێراقن تاوەکو ئێستاکەش دژی چەند بنەمایەکی سەرەکی دەستوری عێراقن پێ دوایە لایەنی براوە ئەم جارەیان ئەگەر ئەوانە بن کە زیاتر لە حەشدی شعبیان ئەوانەی کە زیاتر ئینتیمان بۆ ئێران هەیە سەر بکەون دەستکاریەکی فعلی دەستور بکرێ یاخود ئەمە ئاسان بووە بە ئاسانی دوو لایەن دەبی لەو پرسیارێکی زیرەکان هەیە دوو لایەنی هەیە بەڵام لایەنی ئەیکام مەترسی ئەوەی کە
دەستکاری دستور بکرێ بۆ ئەوەی عێراق بگەڕێتەوە لە ناوەڕۆکەوە بۆ ئەو تێگەهشتنەی ئێستای سیاست مەدەرانی عێراقی کە ئیمزایان کردووە لەسەر دستوری تازە واتە تێگەشتی ڕۆژهەڵات ناوەندەیانە من و ئێوە من ئەنا ڕەبکم الأعلى هاوڵاتی نییە ڕعیە هەیە ئەوانە لە عملیان هەموو هەوڵەکانیانەوە ینی مامەلەیان لەگەر هەرێمی ئێمە مامەلەیان لەگەر غەیری خۆی یعنی دیانەتێکیان قومیە هەر لەسەر ئەو ئەساسەیە بۆیە زۆر هەوڵ هەیە و بە تایبەتی بەداخەوە سنە دەورێکی زۆر ئەو ئەبینن ینی مەترسیدار لەوەی زۆر حەزەکەن دەولەتێک بهێت دەولەتێک کە ئەلێن دەولەتی عێراق ببیتە سەرۆکایەتی لە تەلەڤیزیۆنەکانی عەرەبی گوێیان لێ بگرە لە زاگرۆسی ئێمە گوێیان لێ بگرە پێت ئەلێت ئەمانەوەی یەکێک عێراق حکمی بکات بریاری هەمووشت بدات پێیان خۆشە سەدامێکی تر هەبیت من تەسەورەکەم ئەو عەقلیەتەی مەرکەزیەت و منی گەورە و ئەوانی تری هەمووی ڕعیەی منن و دەبی ملکەچی من بن ئەوە لە مێشکی زۆریانە حتا شەرم ناکەن ئێستا قسەیشەکەن بۆیە مەترسی ئەوەی کە گۆڕانکاری دستور بکرێ بەو ئاراستەیەیە وەوە خەتەرە و گەڕاندنەوەی عێراقە بۆ حکمی دیکتاتۆریەت ینی شەرعیەتدانە ڕەواییدانە بەوەی ئێستا دەکرێت لەوە بەڵام چەند مەترسی ئەوە هەیە ڕوو بدە مەترسیەکەی زۆرە مەترسیەکەی زۆرە یەکشت ڕێگر ئەبیت ئەگەر هاتوو عێراق ئابوووریەکەی ئەوەندە بەهێز بوو بێمنەت بوو لەوەی داوا بکەت لە سندوقی نەقدی دووەلی لە بانکی دووەلی لە ئەمریکا لە خەلکی تر هاوکاری بکەن بێمنەتبوونی عێراق هێزێکی ئەدەتێ ئەو جۆرە بریارانە بدات تو باسی ئابووریت کرد گەرەگان بدەیە بەداخەوە من خۆم وەکو شەخص زۆر پێخۆش بووم دکتۆر عادل مەجالی هەبووە قسەمان کرد بەڕاستی منیش یەکم لەوانەی معجبم بە بۆچوونەکانی بەڵام استقلالی فۆسەکە ئەەکەین چەند سیمە بۆ ڕەنگە باسی ئابووریت کرد واتی حکوومەت ئەگەر ئێگەهبیت ئەوەش باسکەم وتم دوو لایەنی هەیە حکوومەتێکی ئەوەی عێراق دەربکەت لەو وەزعی هەیە ئابوووریەکەی چاک بکات بۆیە وتم حکوومەتێکی بەهێز بیت لە تواناییدا بە بریار بدات کوردستانش پێویستی ئەوەیە من بە سەراحە لێم بە کەس لە من تۆڕە نەبیت تا خەلک بژێنی خەلک ینی زۆرینەی میزانیەی تۆ بۆ ڕاتب بچیت و لە هەمان کاتدا تو ئابووری بازارت هەبی بازاری ئازاد باج وەرنەگیری لەوەی زەنگینەکە تاکو کۆی بکەی و بدەیە فەقیرەکە زۆر خەلک تەسەوڕەکەن ئەگەر باج یعنی لە فەقیر وەرەگیرێ باجی داهات هەموو ئەمانەی ئێمە دیمانە من باسی ئەوروپا ناکەم کە 20 ساڵ ئەخیر ساڵەها 40% لە ڕاتبی من باجی داهات بوو سیرەکەوەی لە یاساکاندا ئەم شتە هەیە بەڵام لی هەساکانیش زۆر ئەو نین ئەوە وەکو بڵێ کە زۆر بازار یعنی دەولەتێک کە کردی تایبەت ئەوەندە بەهێز بیت لە هەمان کاتدا دەولەت ئەوەندە وازح و بەهێز بیت ڕێگانەگرێت قوڕخکاری بکرێت و سوود وەرگرتن لەو ئازادیەی بازار تاکو هەموو داهاتەکە بۆ حکومەت بێت حکومەت ئەتوانیت ئەو کاتە زۆر شت بکات بەڵام کە 70% میزانیەت و بۆ ڕاتب بچوو يعني معقولة ألمانيا 240,000 موظفي بوي لكردستان 600,000 لعراق 8 مليون كاس موظف بيت معقول نية يعني بمرجك لهيج ولاتي دنيا دا موظف أولية كبو هتا موظفة همي كونتراكت زورترين كاتي كونتراكت بي 3 ساڵە جا پرسەکە بگەڕێنەوە سەر بابەتێکی خۆمن شەراکەتێک لە عێراقدا هەیە لە ماوەی لە ساڵی 2003 تاوەکو ئێستاکە ئیتر کورد و شیع و سونە ئەم حکومەتە تێ بەیەکەوە دەکەن گرفت زۆرە چێ حەقی دەخورێت چێ حەقەکە دەبا و ئەمانە زۆرە بەڵام پێ دوایە تا کەی ئەم شەراکەتە لە عێراقدا بەردەوام بێت چونکە ئەگەر وەک خۆت باست کرد مەترسی لەسەر دەستور هەبێ مەترسی لەسەر ئەم میکانیزمەی بەڕێوەبردننی دەوڵەتیش هەیە من تەسەورەکەم ئەگەر ئەو کەسانەی لە بیریان بێت لە پاش نامەکەی جەنابی سەرۆک بارزانی و بەڕەحمەت بێ جەلال تاڵابانی بۆ لادانی جعفەری ئیبراهیم جعفەری کە رئیس وزرا بوو لایاندا فعلا و مالکی هات مالکیەکی کەس تەوەقعی ناکرد ئەمە بیتە سیاسی دەرەجەی عێراق تەسەورەکەم مالکی لەگەڵ هەڵەکانی ئەمریکاش با ناشێرنەوە و پاشان کە ئەمریکا لە 2011 دەرکرد دەرچوو لە عێراق عەسکەریان سیاسیەنش دەرچوو لەوێ وای لێ هات سەرۆک وەزیران مالکی بە سەراحە ئەیوت ئەمن دژی ئەو دستورەمە
ايوت او فدراليات دست نادت كشي سندي خاردوا فدراليات بباريزي سندي خاردوا دستون يعني من لبير مكاهاتا هولير جويا اجل لبير تامبيت كوبونوي انجمني وزيران بقت ليهم برسيبوتشي اشي هولير بس هيك كده كانت خوي من زور قسم كده عربا كان زور لمن تورابون قلت بو ناش ما هولير هوليش مو باريس جاي كوك باريس جاي عراق بله نخب باريس جاي نيا هولير بايتختي هريميكا وزور استاش يعني مثلا شراكه استا كنتو الي مثلا تو بسيركه برو كشراكه كبر دوامه لساي او شراكه يا بيتلين جوازي تو بصرت شيا هرم بوشي وانا كت يعني وكانه لا استا برزكاني لا استي وزارته برلمانتارو بداخل اكاديميستش والله واظن هرم يعني ناويكا بلا موكو هر بارز جاي كتر كبيان الي للسيستم فدرالي هرم سرب حكومتي فدراليني شيتبن كفره كبي الي هرم كانوا حكومتي ناوندي يعني فدرالي لسريك از برامبري دستور ومحكمه دستورينا ليتنا جهن انجا اويا يعني طول استشار الانتخابات استادي تو داوي شراكه كان توزني شعاري بارتي واضحه شراكه يتوافق توازنها ويانا من متاكد داخلي وزارات الشعبين شنكو باشتر لو الى دريبين لويش لبرنامج حكومتك امشت انسري بلام كيش اويا تو تاكي بردوام ابيد كيشك لوي دايا كتيجي هشتني ام بو شراكه سيشار كردك وزير بن بله تيجي هشتني ام بو شراكه سروشي عراق كرده يدشي ترتانوي لتركيا بمين انا قلت فلانكس كرده طبعا تصورك كم جاري كتير اجريمو بابتا خومي شخصيه اكاديمي كلتوري باو يعني بشيوي بير كردن وتيروانيني ام كم كان وانا وشنا امزار وانا فدراليه شراكه الدستور تيجي هشتني بشت مانا كي بشت مانا يوشكا تا قول نبيت لا سستمي بير كردني سياسه مدارو ودست بجيرا كان شراكتي فعلي خونه بالنسبه اما باش اكين كهميسه جختي لسراكين باش اكين هميشه كداواي اكين باش اكين شونك هميشه دين بيريان ككيشكان و سرنكوتن و ناراضي بوني خلق و بجدار نبوني عن لهر بجاردن لبروي چونكو ايوا پابندي ام جوره بير كردنا و ام برنسيبا نابن والله ام هالبجاردني ام زاره لجير في شاري شقامه لك كاتب بريانا كابله جاء او گرفتانی که شقام هەیە بوو لەگەڵ دەوڵەتی عراقی لەگەڵ مؤسساتی بەڕێوەبردن لە وڵاتەدا چارەسەر نەکراون وەکو ئەوەی چاودێرەکانی سیاسی و زەناویشت جەخت لەوە دەکەوێت دەڵێ گۆڕانکاریی ئەوەندە گەورە ڕوونادا لە عراقدا دوای هەڵبژارە کەواتە لەوانەیە دەموچاوەکان بگۆڕێن بەڵام شێوازی بەڕێوەبردنەکە هەماشت دەبێت ئەو داواکاریانی شقام هەیان بوو خۆی دەمێنێتەوە جارێکتر ئەگەری ئەوە هەیە دیسانەوە شقامی عراقی هەڵسێتەوە جارێ من بژێوی خەڵک ببێتە ئەوەی کە بێتە سەر شقامەکان و داوای ڕوخانی حکوومەت بکات هیوادارم هەڵا نەبم من لەو بۆچوونامە لە بیرکردنی خۆم کە شەقام بە خۆی هەڵ ناجۆنیت دەستێکی لە پشتاوە بەزەبوو تاکەکانی شەقام خەڵکی بەسیتن خەڵکی بێتوانانە ئەتەرسن پۆلیسێک لێرە بی دەچن لەو بەرەتر ئەچن دەستیان لەسەر دلیانە بەس ئەو نانە بچووکە هیانە شەقام ئەجۆلێن درێ بۆیە کە عێراقش وای کرد من لە بیدایەتەوە وتم ئەمە حرەکەیەکە خەڵکێکە لە پشت تو بزانە ئەگەر بێن باسی جۆرانەوەی شەقام لە عێراق بکەن حرەکەی تەشرین لە دەستپێک دەستی پێکرد زۆر بەسیت بوو ڕەنگە سەدرریەکان لە پشت بوون سەدرریەکان ئاویان نەویست کە هەرەبایان نەویست ئەو مەسئولە فاسدەیان ئەوە کرد وردە تەماشامان کرد گەورەتر لێ هات ئەگەر لە بیرت بی ئەمی هەموو ئەو سیاسیان بەندارانەی لە پاش 2023 هاتوونە مەمنوع بیت نەخۆیان تەرشیح بکەن نەیک بەنسەب وەرگرن دەبی محاسبەیان بکەن دەبی نازام ئەمانە شەقامی قڕ بەسەر ئاوی ئەوێ شەقامی قڕ بەسەر ئەیەوێ تعیین ببی تاکو ژن بینیت ئەیەوێ زبل لە غامین ئەمینیت ئەو چه علاقەتی پێیە بزانە واتە داواکاری شەقام ئەگەر جارێکی تر ئەلێم بە منهەجیەت ئێستا بچمە ئەرشیفی ئێوە و بزانم لە تشرین تا ئێستا و دیراسەیەک بکەم بەداتها لەسەر داواکاریەکان دوو جۆرە داواتەکانە
هند داوا رد فعلا يعني داوا كاري فعلا او خدماتانه كحكومه كان عراق فاشل بون نيان تواني نيان ويست بهميان نبو بوخك دابين بكن واول شتكي طبيعيه بلام كهاتو جهشت اوي حكم ببيت فلانو ودستور وايله بهيتو هل بجاردنو ام طبقه ام لادن او لادن ام دواكاري خلقنيه ام دواكاري هند حزبنا يعني هيك ديتت همو اواني للتكي حكم رانيبون مثلا خلاص تجي مجلس محافظه ليت من تايد يعني كم دبي مالكي وقالت عبادي وقالت رئيس برلمان وقالت برلمانتاران وان وزير وقالت دباشا بدي كيا ديتت اما لعبوا بلعبكي سياسي باشان اخر مرحله شعار كان كبوسه اجري اوي كشتنو زوري ليبيت كقوتيان ايران دربشيت كقنصلية ايرانيان صوت كداويان كرت ايران دواز العراق بينيت انجح حركه دسي بكرت وبكشتنيان وبراودانيان وباو بويا اگر اما بين وبلين آية داواكاري شقام بەڵام ئەگەر لایەنێکی سیاسی بتوانێت ئەم هەموو خەڵکە بێنێتە سەر شەقام ئەم لایەنە سیاسیە یان ڕکابەرەکەی ئەوانش دەتوانن وا بکەن جا پرسیارەکە لێرە ئەوەیە کە ڕاگەیاندنی هەڵبژاردنێکی پێشوەختە لەژێر ئەم فشارە بێ ئەگەری ئەوەی نیە جارێکتر دروست بێتەوە لە دوای با بالتأكيد يعني استها من متابعة كام ورشند صار بو يعني بيش دو كبريار درا يك او فرابازني كجريمه هر كسك توزك لقى آمار مرحبا يا بيت ازانيت فرابازني ديجي اويا وڵاتێکی پێش کەوتوی دنیا دامن نما خو سيستم زور هنا مثلا المانيا فرابازنيه بلام نيوي كرسيا كان بو بازنكانا نيويتر بو كوي دنگكانا يعني من هو دارم ليره لقناتي او استغلالي او فرصه كم هافالينا خوشكو براينا اگر بيرمان كرد لگورینی سیستمی هلبجاردن بو پرلمانی کردستان رنگ فرابازنی بگنجه لگر ترکیب اجتماعی خیمه بمرجك بيشقلوي او 44 مقعده اما كوي دنگي حزبكان كو بكين وكو بهنغاوي دوام تاكو كرسيكاني ديالكين اولا المانيا لسويد هي ما بستم او قرمو قريي كأوميديان دانا بو سر هلبجاردن استخاوبوا لو روي هندك اقوبلين شهر العسل توابوا أبيت كيف دنيا شهر العسل أظنن أفدرفتيان كم أبيت كانوا نري حقيقي خويان بينن شقام نيتواني ببيت حركيك شقام سركردي برود نقر هر بارادوكسي شيء ليرة يعني الشقام لاك وكوي كباس ذكرين ك زوريني خلش عراق دجي ام دەسەڵاتانەیە کە عراق بەڕێوە دەبن کەسی ڕێژەی دەنگدەر زۆر کەمە لە عراقدا لە هەڵبژاردننی ڕابردوودا بینیمان عراقیەکان دەیانگوت 136 خەڵک دەنجداوە بەڵام لە بینی ینی بەردەوەی سەعاتێک سندوقەکان دابخرێن 123 عراقی دەنجدا بوو و ڕێژەی هەرە زۆری دەنگدەر لە هەرێمی کوردستان بوو بەبێ ئەم معادلەیە ینی ڕێژەکە کەمتریش بوو بەڵام ئەم جارەیان کە ناڕوونیەکەیە لە شێوازی دەنگدار پێ دوایە ڕێژەی دەنگدەر چەند کەم بکە پێم وانە من تصوركم کەمترە بیتەوە لەوانەیە کاریگەری لەسەر چی هەبێ ئازان چۆنە خۆ خوێندەوەکە دەبی بیکەن تاکو بزانین تێبگین یان ڕێک بکەوین لەسەر تێگەشتنەکە دەنگ نەدان دوو مانای هەیە یەک ڕازی نەبوون لەوانەی هەنە هەمووی دووەم بێتواناییە لەوەی بەدیلیان بینە ساحە ئەگینا مەسەرەن من ڕازی نابم لە پۆڵۆنیا ڕازی نەبوون كبراي كريكارك يعني ينو بلجيكا يعني لتشيكش هروا لجيكا هروا لا كشقامي عراقي او كان زورين عراقي كان نقل شقامن نيتواني نا برنامجك واضح نا رؤياك واضح ما عدا شعارات بون او شمال نقدر درش مكاني خوي سياسه مدارج هل دشم علينا وانا درش علينا واويها كاستابويا من وتمس خاوبونا كوان يونري حقيقي خويا نية راستا تبزانا من ملاحظيك مكردوها تماشي جماري كانديدا كان مكرد بو هر بازنيك لا پارێزگاکانی هەرێمی کوردستان بەراوردم کرد لەگەڵ ئەو پارێزگانەی کە وەکو ئێمە 12 14 15 کاندیدیان هەیە لە دهۆک 24 کاندید هەیە لە بابل و نازانم چ ئەگەیتە 300 کاندید بۆ 11 کورسی دلیلی چییە؟ دلیلی تەجەرزومە لەناو ئەم 200 و 300 و 400 دەکەوتماشە بکەی هەر بازنەیەک
لا محافظات العراق دو صد حتى ديالو صلاح الدين شا دو صد وسيصد كس خوي ترشيح كردوا او برتبلاو بوني دنگا كان بلام كسو دي ولا جريت اواني ناراضي قال خويا كو كردوا كانديدي كان هبا رنگ دنگا كانيان بو شيء چونك هشت على صدر رفضي اكات حزب كان هقر همو بيست صد جبينن لكاتك دا رجي دنگ دريش كان بي يترما هر دنگ يعني بوزورين بو هيزا قورا كان دروا بويا من تصورك كمية نتوانا إذا ينتواني كبرنامج واضح يعني أبيد نا ينتواني كاريزمايك وسر كده بيننا واتا كانديدي كريق بكون لسري شو أبيد أو دنگاني أدرين هسه من التلفزيون أبيدم كبرا لمنصور خوي ترشيح حقت منصور كمنصور في خلكي باش عولمنا ديت بجري عشيره ونحن يعني بلهجي بدوي قزاكتو بناوي عشيره خوي اما انا رنجا وكوتاك دربشن بلام اويتر متصوركم حزب كان يتر هيش نبيت رنجا برجيكي كم ترو برتو بلاوتر اوان زورينا تربن لويك خلكي تر بويا من تصوركم بكورتي ببولا من زور قساكم نا فرمو اگر بپرسين آية چند داخوازي كاني شقام تا استا حكومتي كاظمي جێبەجێ کردووە یان چەند ئەم هەڵبژاردنە ئەبیتە هۆی ئەوەی داخوازیەکانیان جێبەجێ بکرێن من تەسەوڕەکەم ئەگەر لە سەر گریمانە وەکو لە بیدایەت وتم کە گۆڕانکاری لە خەریتەی سیاسی تەکوینی پەرلەمان ئەبیت گۆڕانکاری لە سەرۆچاو ئەبیت بەڵام بڕواناکەم بەوەی کە پێلێکی یعنی سیاسی تازە بهێت واتە داواکاریەکانی سەرەکی کە ئەو ئابوووریە گەورەوە و هێزە مرۆڤیەی کە هەیە لە عێراق بەکار بهێنرێ بۆ پێشکەشکردنی ئەو ئاستەی ژیانی کە هەر مرۆڤێکی سادە شایستەییتی ئەو داواکاریە ئەساسات جێبەجێ ئەکرێیانە حکوومەت توانایی دەبیت یانە یان هەمیشە خەریجە بێ ئەفەرموو 30,000 کەستی حەشی شعبیان گەڕاندەوە کە دەرکرابوون چونکە نەچووبوونە واجب بۆ دەنگدانە بۆ ئەوەیە وە بۆ ڕاستەکردنی ئەمە و ئەوی ترەوەی دەنگدانیان دەرهێناوە کەسەکە خۆی ئاگادار دێ باشە بەڵام بۆی بگەڕێنە ناو چوارچێوەی بەرنامەکە کە وێنەی عێراق لە سیاسەتی ئەقلیمی و نێودەوڵەتیدا پێت وایە ئەمریکاییەکان ئێمە باسمە لە ئێرانیەکان کرد کە لەوانەیە دەستیان لە ناو عێراقدا هەبێ پێگەی خۆیان تا دێ لە عێراقدا بەهێز دەکەن لە بەرامبەر چیدا لە بەرامبەرەوەی ئەمریکایەکان تاوەکو ئێستا دێن لاواز دەبن لە عێراقدا هیچیان کردووە بۆی ئەم هەڵبژاردنە حکوومەتێکی ئاوا بێنێتەکایەوە کە زیاتر هاوکار بێ لەگەڵ سیاسەتی ئەمریکا لە عێراقدا بەداخەوە بێچەوانەیە بزەوت بەوێچەوانە لەو جەوەی کە ئێمە چاوەڕوان بین ئەمریکا پشتگیری لە گۆڕانکاریەک بکات کە سنوور دانیت بۆ ئەژموونی دەوڵەتانی ئەقلیمی ئەمریکا دێت مەسەلەی کشانەوە و ئەو ڕژێنی و مەواعید دائنی تا سەری ساڵ دەرئەچەمەوە و واتە بە خەڵکە لێت ئەو حکوومەتە بە بەتەمانە بیت من پشتی بکشکم کە توانایی عێراق یعنی ئەمریکا توانای سیاسی چۆن ئەتوانی بیکات کە وجودی عسکەری کاریگەر بوون یعنی بێیوان شتێک ناکرێەوە ئەوە ناتوانە شتێک دەمکۆتکەن کەچی ئەوە نەما ئەمریکا پەیامێکی دەرات بە خەڵکەوە موسا بڕۆت و خۆی خۆت شتی دووەم ئەوەی کە حقیقە زۆر جار باسی لێ ناکرێ ئەمریکا بۆ ئەوەندە ساردە لە سووریا بۆ ساردە لە بەرامبەر عێراق و ئەو شتێک هەیە ڕۆ ئەدات لە دنیا ئێمە دەبی ئێمە لە کوردستان شاگاداری بین نەوتی ئەوەی منەزم بە کوردیی پێ لێ نەوتی بەرینەوەی لە بەر دەرەکرێ لە ئەمریکا ئەوەی پێ دەڵێن فراکین بزەوت فانکی تا ئێستا کلفەی دەرکردنی زۆر بوو بۆیە ئەمریکا ناچارە بوو لەگەر بەردەوام بوونیلەوە نەفت هاوردە بکەت لە هیچ نەبیت لە ناوچەی ئێمە ئێستا گۆڕانکاریەکی گەورە ئەمریکا میلیاردەها تریلیۆن دۆلاری سەرف کردووە لە پۆڵۆنیاش کە ئەو جۆرە نەوتەیان هەیە و لە ئەمریکای خۆی ئێستا کلفەی دەرکردنی ئەو نەوتە زۆر کەم بووە هاتووە خوارێ پشبینی ئەکرێ ئەسڵ لە 2050 ئەمریکا منافەسەی سعودیە بکەت لە ئینتاجی نەوت و فرۆشتنی نەوت واتە ئەمریکا کە لە ناوەوە پاش ڤێتنام و پاش کۆمبۆدیا و پاش ئەفغانستان و عێراق و ئەمە هەموو هزار کەسەی ئەو وە سیاسەتمەداری وەکو ترامپ بازاریانە ئەمریکا ڕەنگە ئەمریکیەکان سیاسیەکان حیزبەکان تاکو بتوانن دەنگ وەرگێنەوانش وەکو لای ئێمە 20% دەنگ نەبیت
هولدن ام همو هي زي خوان لنا وابكن بعد شويك عام ويتر اسرائيل لما خطر لسر اسرائيل كامريكا وجودي عسكري وسياسي لها عربكان مزاحمه انا من الملانه كام يام بيش ويتر بشيت مرحبا لاسرائيل واسرائيل توانيت بكش كوتنا كان خوي اقتصادي وتكنولوجي اصلا ببي تزلهز لنا وجا شكو امانات زودي ورقن اتواو مثلا تيرور او يتر نيتواني شي بكن او فرمود لقت ناشر ون لقت طالبان تسليمي بكن انجا لهموين خوش ترشيا ايهاني ملتانا كن ترام دستی پیکر که گویی اما پیوستمان با کردکان سوریانین شرکتی باش بون اما پیوستمان we needed people to catch the earth ویسم خلطمان ویس که عرضمان با بگرید او که انکرد و توی ما ایشمان نیاله کردن هی افغانیه کانها فرمو او بایدنی لهمو یان على اساس قواي خوش ويستي اما يا قالت من شيب كم لخلك خوي اماد الدفاع لخوي بكدم بوشي خلق بوي بكوش بزانا يعني نتن بشتت لي اجريت ووازت لي ديني بلكو اهانه تشتاكد او شتا العراق شروع ادات يعني بايخي روجلاتنا وراس وردود لروي جيوبوليتيكيه ولروي من الملانيه لاواز عبيد الصين خميتي رجاي او رسمي هذا درز بكت الصين بازار درز بكت الشرق الاوسط بازار يجي بتشوك قياسا جاي كان يتر النوطه او يدير ولد خريكه نبي تعاملي رئيسي على الاقل اهتمامي او بويهش يعني من حزبك طبعا او باسه بكري دكتور عادل ممكن لو خبيره بسياري اوي فرنسا خيره او بايا خدت بناو شوشت اوروبا استهستي ام بكردوا كامريكا خريكه طاقتي نما يتر من الملان قلبي كدبوا اوي داقير كدني بازاركاني رجالتي نورس خوي الحمد لله كراونه بو اوي امريكي يعني بس اوروبا كان خويا لنا وخويا عندك جرفتي وده زوريان هي يعني هل يشتي اوروبا لسر هالوشانويه تر اوروبا كان قد ناتوان او هيزه بن روشالاتنا وراسه وقر سيريج بكي لماوي سل 50 صالي رابردودا بريطانيا كان يا فرنسا كان توانيون اللي تولاتك دا بمنو قبش جيري امريكا النبي والله بسيارك اللي ردا اوي اگر بموسري بشوازي اشتر امريكا لكاتك دا 150,000 سربازي هبو نيتواني غوران كاريشي نوعي العراق دا بكا كوابكا بيجي خوي بهز بكا اساكا ب 2,000 سربازي كهيتي و اتفاقيش لقى عراقيك لكوتاي صال دا بتواوتي او سربازانش بتشيشتو تنها اواني مشق راهنان بهز عراقي كان دكن بمنه چون دتواني اسا غوران كاري بكا چون دتواني برامبر هجموني ايران بوستت ولا جاري من بروانا كما 2000 يا 3000 بن او اعلان اكري او بو خسر خاطري كاظميه شو بو يعني حتى راذكرني خويا انا بس متصوره كم كادت رجعنا ديت استعداد يان بونا كانوا بيان جمالين قاعده يان مادام امينيت على اساس والله وراوش كارا كانوا اخو كنت باسوان شن وراوش كان كم بيستا اخو كنت سياره بيستا سائق بيستا طباخ بيستا والله اويك دوام من تصوره كم امريكا اگر او وجودي رمزي ماوا رنگ هزي هر سركي واي لبكت هول بدت يعني زور هولدت لقى العراق كهيش اميبو بيليتنيا لبن ويا شو مسلك ابوريه زيات لو عسكري وسياسي بداخله لو انا امريكا بتواوتي العراق بتشيشتو ببي او تشيشتو ماني لو بويا دلم امريكا استا او مساله تسليح عسكري او دا بازارك بوي كراوا استا مثلا طايره كان باوان عراق ناطوين طايره كان يفشل زمن شيء صبين ديتنا وعصاروخ يان بودا انيت اوان فيوان نتوانن ويعني وجودي راوش كارا كان زياد تربو فروشتني كرستي عسكريه والله ودوان بو هولدان هيش نبي تسيطر كدرين لسري بلام اگر وضعك العراق بيدا بو كسر وزير هذا كضعيف بيت والله او مؤسسات تروك وعسكر لخوي مثلا تبصر السودان شنت هو عسكر ضعيف ببيت عسكر الاخير وجيش ايران خلا بكرت والله تكي لا دكتاتورك بس قال لمصر مؤسسي عسكريه لوقتي عبد الناصر ومحمد نجيب تايستا يعني كري سركيه لسياسه مصر بويا كاخوانا كانوا هاتن وبوها هو تماشيان كنا خنا عسكري كان ضابط كان بويا خلاص كده العراق هو عسكرنا معاه
ئەو مؤسسەکە نەمابیت واتە مەسلەی تیرۆر بەردەوامە دائیمەن و پێویستی عێراق دائیمەن دەبیت وەکو چاری ساڵی 14 کە خۆی بچیت بپارێت بڵێت ڕجاتان لە یەکەم وەرن بمپارێزن. بەڵێ تۆ وەکو چاودێرێک بە ئەمە دوابسیاریشم بێ وەکو چاودێرێک وەک کەسێکی سیاسی پێ دوایە پێگەی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردن لە چه ئاستێکدا دەبێ هەم لە ئاستی هەرێمایەتی لە نێودەوڵەتی بەڵام لە هەمشیان گرنگترن لە ناو خۆی عێراقدا. بێگومان ئێمە تەسەوڕەکەم گەر خەیاڵی ئەوەمان هەبیت بگەڕێنەوە ئەو ئەجواایی کە پێش 2003 و تا 2009 کە ئێمە یاریکەری سەرەکی بووین بریار لە ئێمە دەرەشوو وایاننا گوێ لە ئێمە ئەگیرا ئەمریکا داهات ڕێی ئێمە وەرەگرت پاشان ئێمە قەزم سەرکردە سیاسی ئێمە تەسەوڕەکەم عێراق چووە مەرحەلەیەکی تری ترەوە ناهاتووە دوو دەبیر خۆمان نەغافلینین ئێمە لە ڕێگایەکی ئەچین ئەم ڕێگایە مەکروهە حەزی ناکەن عێراقیەکان عێراقیەکانی ئاراستەکراوە طبعاً ممکنە ئێستا ئەم هەڵبژاردنە دیار بکات مواطنی عێراقی عادی ئەلێت خۆزگات بە ئێوە مەسعود بارزانیەکتان هەیە پێگایەکە مەقسەدم چییە پێگایەکە ئەو کات کە نخبەی سیاسی عێراقی دەرک بەوە بکات کە گرنگی ئەوەی گوێ لە سەر حکمەتی سەرکردەکانی ئێمە بگات هەوڵ بدات سیاسەتی ئێمە تێبگەیت و هەڵ بدات کۆپی بکات هیچ نەبیت لە یەک دو ئەو کە ئەو ئامادەیە نەبیت و ئەو هەڵو مەرجە و ژینگەیە لە ناو عێراق لە ناو پەرلەمانی لە ناو نخبە نەبیت تەسەوڕەکەم ئەوەی ئەمینیت بەدەستی حکومەتی هەرێمی کوردستان ئەم سیاسەتەی خۆی جوان هەوڵ بدات و پێشێلکاری دستور نەکە زۆربەی خەڵکیش دەنگ بدا ئەم پرۆسە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا زۆر کە بە شێوازێکی گرنگتر بەڕێوە دەچێت بەداوی لێبردنەوە کاکە عەبدولسەلام بەرواری مامۆستای زانکۆ و شارەزە لە کۆمەڵناسی سیاسی و کەسێکی دیار لە مەیدانی سیاسی لە ناوچەکەدا زۆر سپاس دەکەم کە لەگەڵم بووی بەداوی لێبردنەوە لە بینەران و هەروە لە دکتۆر عادل باخەوان کە بەهۆی چەند گرفتێکی تەکنیکی نەمانتوانی لەگەڵ سەرنجەکانی بەڕێزیان بەردەوام بین هیوادارم لە هەفتەی داهاتوودا لە چەند هەفتەی داهاتوودا دکتۆر عادل باخەوان میوانم بێ لە هەفتەکانی داهاتوودا دیسانەوە جەخت لەسەر پێگەی عراق دەکەین لە هەڵبژاردنەکانەوە هەروەها تیشک دەخەین لەسەر لایەنە شارەوەکانی وێنەی عراق لە سیاسەتی نێودەوڵەتی و ئەقلیمیدا تا ئەو کاتەی هەڵبژاردننی عراق کۆتایی پێدەوت تا ئەو کاتەی حکومەتی نوێی عراق پێک دێت تا ئەو کاتەی دەنگەکان و بربژێرەکان یەکلا دەکرێنەوە ئێمە گرنگی بە هەڵبژاردنەکانی عراق دەدەین لەگەڵمان بن لە بەرنامەی سداچیش لە هەفتەکانی داهاتوودا شەتەش